هارون تووشی نەخۆشیەک بۆ کە پێی دەڵێن تۆکسیک ئیپیدێرمەڵ نیکرۆلای. دکتۆر میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سلەیمانی ئەوەی ڕەت کردەوە کە گیان لە دەستدانی هارون بورهانی تەمەن 15 ساڵی دانیشتوی سنووری چەمچەماڵ بەهۆی کەمتەرخەمی و نەشارەزاییەوە بوو بێت. دکتۆر میران گیان لە دەستدانی ئەو مێر منداڵەی بۆ هەڵوەرینی پێز گەڕاندەوە کە نەخۆشیەکی کوشندەیە. هارون بورهان حەسەن تووشی نەخۆشیەک بووە کە هەڵوەرینی هەموو خانەکانی پێستە و لە سەدا 95 پێستی وەکو سوتاوی لێ هاتووە و ئەم نەخۆشیە ڕەنگە ساڵانە لە شاری سلێمانی 4 کەس بەم نەخۆشیە گیان لە دەست بدا و لە وڵاتێکی وەکو فەڕەنساش لە هەر ملیۆن کەسێک 2 کەس دەیگرێ و احتیمالی مردنی ئەم نەخۆشیە لە سەدا 30 تا ئەگاتە لە سەدا 7 لە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەمریکا لە عینایە موڕەکەزەکەی لە سەدا 7 نەخۆشەکان گیان لە دەست دەدەن لەبەرەوەی ئەمە سوتاوی لە سەدا 95 کەواتە ئەم نەخۆشیە ئێمە لێرەوە ڕای دەگەیەنین کە تەشخیص کراوە لە یەکەم لەحزە نەخۆشیێکی کوشندەیە لە سەدا 95 وەکو سوتانی لێ هاتووە هیچ هەڵەیەکی پزیشکی هیچ کارمەندێکی تەندروستی و هیچ پزیشکێکی شاری سلێمانی و چەمچەماڵ و نەخۆشخانەی شار و نەخۆشخانەی سوتاوی نییە واتە ئەم کەیسە کەیسێکی فول زانستی و عیلمیە. دکتۆر میران ئەوەشی ڕاگەاند پزیشکی پسپۆڕی پێست هەرچیشی لە دەسەڵاتدا بووە کردوێتی و تەندروستی سلێمانیش هیچ لیژنەیەک پێک ناهێنێت. بەرپرسانی تەندروستی چەمچەماڵ زۆر ئاگاداری وەزعەکە نین کاک دکتۆر هاوڕێ بۆ خۆی 2 جار نەشتەرگەری بۆ کردووە لە ژێر بەنجی عام لەگەڵ دکتۆر شاخەوان سایب و دکتۆر ئاری زەنگەنە کە ئەمانەیەکێکن لە تۆپەکانی جوانکاری لە شاری سلێمانی و لێرە لە ژێر سەرپەرشتی دەستی دکتۆر برایم میران بۆ لە عینایە موڕەکەزە لەبەر ئەوە ئێمە لیژنەی بۆ دروست ناکەین لەبەرەوەی کەیسەکە هیچ هەڵەیەکی پزیشکی و هیچ هەڵەیەکی تیا نییە تا تۆ لیژنەی بۆ دروستکەی کەیسێکی زانستی زانراوە من هەر لە یەکێ لە سایتەکانەوە بینیم خۆم تەشخیصم کرد بە مۆبایل لەبەرەوە پێویست ناکات لیژنەی بۆ دروستکەی ئەمە لە بەرجی کتێبەکە هەیە کە نەخۆشیەکە بریتیە لە نەمانی پێست بە هەر هۆکارێک بێ جا هۆکارەکەی ڕەنگە بەهۆی حەبێکەوە بێ ڕەنگە بەهۆی ئیلتیهاباتێکەوە بێ ڕەنگە بەهۆی تامێسکێکەوە بێ ڕەنگە بەهۆی کەڕوویەکەوە بێ ڕەنگە سەبەبەکەشی نەزانراو بێ. دکتۆر محەممەد یوسف وەک سەرۆکی کۆمەڵی پێست لە کوردستاندا باسی لەوە کرد کە لە بواری پێستدا 2 نەخۆشی هەیە کە کوشندەیە یەکێکیان لە زگماکیەوەیە و ئەوەی تریشیان جۆری ئەو نەخۆشیەیە کە هارونی تەمەن 15 ساڵ گرتبووی. ئەم نەخۆشیە یەکێک ئەو نەخۆشیی ترە کە نەخۆشیی کوشندەیە یعنی وتی 30 بۆ 7% لە نەخۆشەکان گیان دەستدەن لە باشترین سنتەروانە بەڵام ئەم ڕێژەوەش جیاوازە لە بەعزێ شوێنە ئەگاتە ئەو ڕێژەیە کاتە 90% لەبەرەوەی کە هەر سوتاوی نییە هەموو ئۆرگانەکانی ئەم شخصە یعنی ناودەمی گورچیلەکانی جگەری سینی هەناسەی ئەمانەی هەمووی ڕاوەستێ بە جۆرەی لەبەر ئەو حساسیەتە ئەو نەوە حساسیەتە هەر نەخۆشیەک لە 165 بەرەو سەری سوتا بێت زۆر زەحمەتە لە هەموو سنتەرەکانی دەریشەوەیە کە بژی ئەم لە 195 سوتاوەوە بێژگە لەوەش خیشایی ناویشەوەی کە ناو دەم و هەناسە و ئەوانەشی هەمووی توش بەم نەخۆشیە توش بووە لەبەرەوە ئەمەلەکەی زۆر کەم بۆ جگە لەوەش کە چارەسەری گونجاوی تەواوی لەگەڵیا بۆ کراوە بە زیاشەوە بۆی کراوە بەزەرەوەی ئەمەلەکەی زۆر کەمە. یەکەمە لێرەوە داوام کرد کە کەناڵەکانی ڕاگەیاندن هەر لەو کۆنگرە ڕۆژنامەیەدا دکتۆر میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داوای لە کەناڵەکانی ڕاگەیاندن کرد کە کەیسەکە بەلاڕێدا نەبن و هەر کاتێک ویستیان قسە بکەن لەبارەی هۆکاری مردنی هارون بورهانەوە پزیشکی پسپۆڕ بانگێش بکەن تا وەک خۆی ڕوونکردنەوە بدات و نەبێتە بابەتێک بۆ ترساندنی هاوڵاتیان لە کەرتی تەندروستی لە شاری سلێمانیدا. هێمن قادر کورسات نیۆس سلێمانی. دڵنیا دەکەمەوە کەناڵەکانی ڕاگەیاندنە ئەجینا ڕۆژانە سەدان عەمەلیاتی سەرکەوتووە کرێ